سڵاوتان لێبێت من دکتۆر هەست کەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید 19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانین لە کوردستان و جیهان دەربارەی کۆڤید 19 چی دەگوزارێت. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 19 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنای نوێ بوون و ژمارەی توشبووان گەیشتە 233 کەس. لە دارەتوو بە پێچەوانەی بڕیارەکانی حکوومەت چەند هاوڵاتیەک پرسە دادەنێن و هێزە ئەمنیەکانیش بڵاوی پێکردن. ئیتالیا لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا کەمترین ژمارەی قوربانیانی بە ڤایرەسی کۆڕۆنا تۆمار کردووە و 521 کەسی دیکەش گیانیان لەدەستدا. فرانساش پلازمای خوێن بۆ چارەسەرکردنی توشبوانی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بەکاردەهێنێت. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 19 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنای نوێ بوون و ژمارەی توشبووان گەیشتە 233 کەس. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 852 پشکنین ئەنجام درراوە، 640 لە هەولێر، 122 لە سلێمانی، 90 لە دوهۆک. دەرەنجام توشبووی 19 توشبووی نوێ تۆمار کرا کە 18یان لە شاری هەولێر بووە و هەمویان بەرکەوتەی ئەو توشبۆی پرسەی ماتەمینەکەی گەڕەکی کارێزانن. ئەوەی دیکەشیان لە ناو شاری سلێمانی بۆ کە پیاوێکی تەمەن 61 ساڵە پشکنینەکەی پۆزەتیڤ دەرچوو دوای ئەوەی گیانی سپارد بوو. کۆی گشتی توشبووان بە ڤایرەسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 233 توش بوو. لە نێویاندا 3 مردن هەیە و 85 نەخۆش چاک بوونەتەوە. ئەوانی تر هەمویان لە ژێر چاودێری پزیشکیدان. هێزەکانی ناوخۆ ڕێگری لە دانانی پرسەیەکی دیکە لە دارەتوو دەکەن و تکا دەکەن خەڵک بچێتەوە ماڵی خۆی و نێنە دەرەوە. وێڕای بڕیاری قەدەغەی هاتوچۆ و پیادە لە هەرێمی کوردستان و دروستکردنی خەرەباڵغی و پرسە، بەڵام ئەمڕۆ لە دارەتوو پرسەیەک دانراوە و هێزەکانی ناوخۆش چوونەتە شوێنەکە و داوایان لە خەڵکەکە کردووە پابەندی ڕێنماییەکان بن و لە ماڵەکانیان نێنە دەرەوە بۆ ئەوەی هەمان حاڵەتی گەڕەکی کارێزانی شاری هەولێر دووبارە نەبێتەوە کە تەنیا لە یەک پرسەدا 32 هاوڵاتی تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون. خۆشەویستان بە پشتبەستن بە ئامارەکانی زانکۆی جۆنس هۆپکینز لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەمانەوێت نوێترین ئامار و داتا دەربارەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بە ئێوە بگەێنین. ئێستا لە جیهاندا لە وەتەی ئەم پەتایە سەری هەڵداوە لە 2019 هەتا ئێستا 1,249,107 کەس تووشی ئەم ڤایرەسە بوون. ئەم ژمارەیە کە بە گەورەی لێرە نووسراوە نیشانەی ئەوە دەردەخات کە ئەم پەتایە هێشتا هیلاک نەبووە، هێشتا بەردەوامە لە توشکردنی خەڵک، هێشتا دەگەڕێ و دەسوڕێ ئەو شوێنانی پابند نابن لەوێ خەڵک تووشەکە. ئەو کەسانی کە دێنە دەرەوە وەکو ڕاوچیەک بۆیان وەستاوە و زوو نێچیریان دەکات. ئەمە ئەو ژمارەیە کە پێمان دەڵێ ئاوها بە ئاسانی تەشەنەی نەکردووە ئەگەر هاتوو کەسەکان مرۆڤایەتی خۆیان هاوکار نەبوونە لە زیادبوونی ئەم ژمارەیە. ئەم ژمارەیە ژمارەیەکی ترسناکە ئەگەری زیادبوونی هەیە و ئەگەری ئەوەش هەیە کە کەسانێک هەبێت توش بوو بێتن و هێشتا ناویان لەناو ئەم تۆمارە نەکرابێ. بۆیە پەتاکە بەڵێ هێشتا بە هەموو هێزیەوێتی بە جیهاندا بڵاو دەبێتەوە. نمونەش بۆ ئەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا زیاتر لە 300,000 کەس توشبووی هەیە. 324,052 کەس بەس لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توشبووی ئەم ڤایرەسەن. ئیسپانیا بە دەرەجەی دووەم 130,759. ئیتالیا
ڕاستە لە ماوەی 2 هەفتەی پێشوا بەرەبەرەکەم بۆ تۆ بەڵام ژمارەکەی هەر لە زیادبوونە و لە پلەی سێما ماوەتەوە کە ئەمە 128948 ئەم کەمبوونەوەی لە ماوەی ئەم 2 هەفتێشە کە وەکو جاران بە خێرایی بەرز نەبووە کێرفەکەیان هی ئەوە بوو دەستیان کرد بە قەدەغی هاتوچۆ بە ڕاگررتنی هاتوچۆ بە نەهێشتنی خەڵک بێتە دەرەوە ڕێوشوێنەکانیان تونند کرد دیارە لەوێ سەرنجام نەتیجێکی هەبووە لە ئەڵمانیا نزیک دەبێتەوە لە 100,000 کەس فرانسا ئەمزانە چەند وڵات بە پێش چاینا کەوتونەتەوە کە چاینا وەختی خۆی یەکەم وڵات بوو لە سەراستی جیهان لە ڕووی توشبوونەوە فرانسا ئەڵمانیا ئیتالیا ئیسپانیا ئەمریکا بەلایانی کەمەوە چەندی وەختی ویستوە هەتا پێشی چاینا بدەنەوە کاتێک چاینا خەریک بوو کۆنتترۆلی دەکرد و هێواش کەمی دەکردەوە لەوانەیە ئەو حاڵەتانە ئەوەندە زۆر نەبوو بێتن لە ئیتالیا بەڵام بە ماوەیەکی کەم زۆر زیاتر لە چینیان توشبوو هەبوو وەکو دەبینن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەواو بوو بە قاڕەیەکی بوو بە کیشوەرێکی سوورپۆش هەمووی زۆربەی زۆری تەنها هەندێک ویلایەتی بڵین لای ڕۆژ ناوەڕاستی کیشوەری ئەمریکای باکوور نەبێ دەنا ئەوانی تر هەمووی هەر لە نیویۆرک و بیگرە هەتا دەگاتە لای کالیفۆرنیا ئەوانە خەڵکەکانی زۆر بووە هەر لە واشنگتنەوە بیگرە لە ڤێرجینیا و لە واشنگتنیسی و هەتا فلۆریدا و ئەوانەی بە هەمووی تێدا بڵاوبۆتەوە ژمارەیەکی زۆری گرتووە ئەوروپا لە ئێستاش دەناڵێنێ خۆشەویستان ئەوروپا هێشتا نەیتوانیوە ئاهێکی بەبەرابێتەوە بە پێچەوانەوە ڕۆژانە ژمارەکانی زیاد دەکات ئێستا ئیسپانیا بۆتە یەکەمی وڵاتە ئەوروپیەکان زۆرترین ژمارە توشببووی هەیە ڕۆژ هەڵاتی ناوەڕاست بەداخۆ ژمارەکە لە زیادبوونە و چەندین وڵاتەیدا زیاد کردو و بە هەرێمی کوردستان و بە عێراقیشەوە بەداخۆ کە ئێستا دەینە سەری باسی زانیاری زیاتر لەسەر هەرێمی کوردستان دەکەین کە ئەو ژمارەیە هۆکارێکی دیاری هەبوو بەداخەوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو ژمارەکەمان زیاد کرد. ڕێژەی مردن ڕۆژ نییە ئەم ژمارەیەش لێرە زیاد نەکە ئێستا بۆ ئەوی بگاتە 68,000 کەس تەنها یەک کەس ماوە گیان لە دەستدا 67,999 کەس گیانی لەدەستداوە بەهۆی ڤایرەسی کۆڕۆنای نوێوە بە کۆڤید-19ەوە زۆربەیان لە ئیتالیان و لە ئیسپانیاش بە ڕیزبەندی دووەم بە دەرەجەی دووەم دێ ئەوانی کە چاک بوونەتەوە ئەوانی کە ئێستا ڤایرەسەکان وەرگرت و چاک بوونەوە ئیتر یا ئەوە تا خۆیان نیشانەکانیان کەم بوویان ئەوە تا لە ناو نەخۆشخانەکان داخڵ کرابوون ئەو باس لە ڕێکارەکانی ئەو وڵاتانە دەکەم وەکو ئیتالیا وەکو ئیسپانیا و ئەوانە کاتێکە دەبینی ئەوان ئێستا ژمارەیەکی ئەوەندە زۆریان هەیە تەنانەت لە هەموو کەسێکیش لە نەخۆشخانە وەرناگرن ئەوەی کە زۆر باش بێ وەری ناگرن و ئەوەی کە زۆر خراپ بێ حاڵەتەکەی بە شێوەیەک تێکچوو بێن شوێنی چاودێری چڕی نادەنێ بەڵام بەگشتی 256,059 کەس لە جیهاندا لەوەتەی کە ئەم پەتایە هاتووە چاک بوونەتەوە زۆربیان ئەوانی کە چاک بوونەتەوە لە چاینان ئەوان نزیکەی 78,000 کەسیان چاک بووەوە لەو لە 62,000 کەسیان توش بوو 3,500شیان لێ مردبوو کەواتە ژمارەی زۆر کەم ئێستا لەژێر چاودێریدان یان توشببووی ئەم ڤایرەسان ئێستا لە چاینە بۆ ئەتوانین بڵین ئەوان بەو ڕێکارانی گرتیان کە بریتە لە قەدەغەکردنی هاتو چۆمانەوە والێکردنی هاوڵاتیان کە لە ناو ماڵەکانیان بمێنەوە توانیوانە قۆناغێکی زۆر باش ببەنە پێش. 73 کەسی دیکە لە تورکیا بە کۆڕۆنا گیانیان لەدەستدا و ژماری توشبووانیش لە 27,000 تێپەڕاند. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 3,135 کەس لە تەواوی تورکیا تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون و لەم ژمارەیەش 73 کەس گیانیان لەدەستداوە. وەزیری تەندروستی تورکیا ڕاشی دەگەێنێت تاوەکو ئێستا 574 کەس لە تورکیا گیانیان لەدەستدا و ژمارەی توشبووانیش 27,000 کەسی تێپەڕاندووە. بێگومان ڕێژەکە لە تورکیا بە نیسبەت هەرێمی کوردستانەوە بۆ ئێمە گرنگە و سبەی شەو ئێمە گرافیکێکی تێر و تەسەر لەسەر چۆنێتی سەرهەڵدانی نەخۆشیەکان ئەم نەخۆشیە لە تورکیا و کە چەند بە خێرایی ئەو هاتە شەنەی کرد پێکەوە باسی لێوە دەکەین. هەر کەسێک ببێتە هاوهۆکار یان ببێتە هۆی ئەوەی کە ئەم نەخۆشیە زیاتر بڵاوبێتەوە لە هەرێمی کوردستان بە پێی یاسای تەندروستی گشتی ژمارە 89 ساڵی 1970 عێراقی بەرکار
لە هەرێم و یاسای سزادانی عێراقی کە ئەوی ژمارە 111 ساڵی 1969 بەرکارە لە هەرێمی کوردستان ئەو کەسە دەدرێتە دادگا و دووچاری سزای یاسایی دەبێتەوە. بۆیە ئێمە پێمان خۆشە کە لەسەر ئەم بابەتە سەرنجی ئێوە ڕابکێشین. بۆ چێ؟ بۆ ئەو کەسانی کە دەزانن توش بوون یان دەزانن بەرکەوتە یەکێکی توش بوون، بەڵام خۆیان ئێستا پێشتر دائیمە چوونەتە دەرەوە، بەڵام ئێستا چوون لە شوێنێکە خۆیان هەشارداوە سێری کاتژمێرەکانیانەکەن، سێری سەعاتەکەن، سێری تەقویمەکانەکەن بزانن 4 ڕۆژ تێپەڕێ بزانە من هیچ کێشەم نییە، ئەنجە دوایی دێتە دەرەوە قسەی دەکات. نەخێر، ئەمە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراو نیت. لەبەر ئەوەی دەزانی تۆ بەرکەوتە یەکێک بووی پێویستە تەلەفۆنەکەت هەڵگری، تەلەفۆن بۆ 122 بکەی بڵێ بەڵێ من ئەگەر هەڵەش بوو بێتم کە لەوانەیە هەندێک جار هەڵی تۆش نەبوو بێ، من ئەگەر هەڵەش بوو بێتم بەڵێ من بەرکەوتەی ئەوەم، تۆ لێرە جێگای دەستخۆشیت چونکە ناتەوێت زەرەرەکە زیاتر تێپەڕێ. بۆ ئەوی بزانین لە ڕووی یاساییەوە ئەو کەسە کە ئەگەر هاتوو ڕۆژێک لە ڕۆژان ئاشکرا بوو، چونکە ئێمە نازانین لەوانەیە من خۆم بدزمە بەڵام خوا نەخواستە تووشی کێشەیەکی تەندروستی بم لە نەخۆشخانە پرسیارۆشتم لێ بکرێ و کاتە سەرڕای ئەوەی کە لە نەخۆشخانە دەمێنیەوە لە نەخۆشخانەش بێتە دەرەوە لەوانێ بچیتە ناو بەندیخانەوە. بۆیە من حەزم لێ زیاتر لەسەر ئەو بابەتە لەگەڵ بەڕێز غازی حەمید زەنگەنە کە ئەو پارێزەری ڕاوێژکارە ئێوارە باش کاک غازی دەمەوێت دەرباری ئەو بابەتان. ئێستا دوو یاسامان باس کرد کە لەوانەیە بۆ من ئاسان نەبێت دووبارە بڵێمە جەناب شارەزایەکەی لەوەدا هەیە. پێمان بڵێ ئەگەر کەسێک خۆی بدزێتەوە لە هەواڵدان لە کەسێکی بەرکەوتە یان خۆی بەرکەوتە بێ یان ئەگەر توش بوو بێ خۆی بێدەنکە. بەڵێ ئێوارەی بەڕێستان و سەرجەم بینەرانی بەرنامەکەی بەڕێستان باش. طبعاً بۆ ئەم بابەتە کە پەیوەندیدارە بە نەخۆشیە گوازراوەکان یاسایکی تایبەتمەندمان هەیە کە پێی دەگوترێ یاسای تەندروستی گشتی عراقی بە ژمارە 89 بۆ ساڵی 1970. ئەم یاسایە طبعاً وەکو زۆربەی یاسایەکانی تر کراوەتە بە چەند بەشێکەوە چەند فەصلێکەوە. لە فەصلی نەخۆشیە گوازراوەکان وەک معلومی جەنابتانە کە پسپۆڕی جەنابتانە هەندێک نەخۆشی هەیە گوازراوان جیاوازن لەو نەخۆشیانەی تر کە ناگوازرێنەوە لە ڕێگەی هەناسەیان لە ڕێگای بەرکەوتن. ئەم جۆرە نەخۆشیانە دەکرێت بۆ ماوەی چەند ساڵێکی دوور و درێژ دووبارە ببنەوە. ئەگەر ئێمە خۆشمان لە سەردەمی خۆمان نەبووی بەڵام لە سەردەمی گەورەکانە گوێمان لێ بۆ کە نەخۆشی کۆلێرا نەخۆشی سیر لە ناوچەکەیمەوە بە تایبەتی لە عێراق بوونی هەبووە. هەڵبەت یاسادانەری عێراقی ئەو کاتە کە ئەم یاسایی داناوە تاریخی دانانەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 39 ساڵ پێش ئێستاکە، بەڵام خۆشبەختانە باسی زۆربەی هەر زۆری ئەو حاڵەتانی کردووە کە ئێستاکە لە واقعی ئەمڕۆماندا هەیە. بە جۆرێک دەتوانین بڵین وەکو وایە ئەو یاسایە بۆ ئەمڕۆ دانرابێت. بە کورتەکەی ئەگەر بۆ بەڕێستان و بینەران باز بکەم، عادەتەن یاسای عراقی ئێمە بە حکمیەوەی هەرێمی کوردستان لە ڕووە سیاسیەکە و لە ڕووی پێکهاتەی تەرکیبیەوە بەشێکین یان هەرێمێکین لە وڵاتی عێراق بەشێکی زۆری ئەو یاسانی کە وەختی خۆی و پێش ڕوخاندی ڕژێمی بەعەس یاخود پێش ڕاپەڕینی کوردستان یاسا بوون ئەگەر بێت و بە نەفەسێکی سیاسی نەنووسرابێت و ڕنگدانەوەی حزبی بەعسی بەسەرەوە نەبوو بێت گونجاو بێت لێرانە لە پەرلەمانی کوردستان یاسایەکی تایبەتی بۆ دەرکراوە یعنی تەنفیز کراوە. یعنی هەمان یاسا هیچ گۆڕانکاریکی بەسەردا نەهاتووە. یاسای تەندروستی گشتی شێکێکە لەو یاسانی کە بەرکارە. بەڵێ چی دەڵێ یاساکە نەسەن ینی کەسێک گەر لەو حاڵەتانە چۆن پۆلێنی کردووە؟ بەڵێ یاساکە بەڵێ یاساکە طبعاً ئەو 4 ڕۆژێک کە لەسەر زاری جەنابتەوە هات طبعاً لە یاساکە 4 ڕۆژ نییە لە طبیعەتی ئەم نەخۆشیە ئەڵێ دوای 4 ڕۆژ دەرەکەوێت، بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر توند هاتووە، دەسەڵاتێکی زۆر فراوانی داوە بە وەزیر بۆی هەیە. تەنانەت ئێمە لە یاسایە ئەگەر کەسێک تاوان ئەنجام بدا ئەگەر بێت و موافقەی دادوەری تایبەتمەند وەرنەگیرێ ناتوانرێت کەشفی ماڵەکەی بکرێت چونکە شوێنی نیشتەجێبوون و مەسکەن قودسیەتێکی خۆی هەیە. بەڵام بەپێی ئەم یاسایە ڕێگەی داوە بە وەزیر یاخود ئەو کەسەی کە تەخویل کراوە لەلایەن وەزیرەوە ڕاستەو خۆ بچنە ئەو شوێنی نیشتەجێبوونەوەی کە گومانی لێ ئەکرێت توشبوویەکی لێیە. و لە هەمان کاتە سەبارەت بە دیاریکراوی بۆ پرسیاری جەنابەت ئەگەر توشبوویەک خۆی شاردەوە لە دەستگا تایبەتمەندەکانی تەندروستی و هەستی پێکرد بەوەی کە نەخۆشیەکەی هەیە بەڵام خۆی شاردەوە لە ئەنجامی مانەوەی بۆ ماوەیەکی دوور و درێژتر بووە هۆی بەرکەوتنی خەڵکی زیاتر بەم نەخۆشیە، ئەتوانین بە چەندین یاسای تر ئەم کەسە ڕەوانەی دادگا بکرێت چکە ئێمە بەشێکی گرنگی دەسەڵاتی دادوەریمان هەیە پێی دەوترێت داواکاری گشتی.
داواکاری گشتی هەموو ئەو بابەتانە دەجوڵێنێ کە پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە هەیە لە هەمان کاتا یاسای تیرۆرمان هەیە یاسای خراپەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردنمان هەیە چونکە لە بەشێک لە پێشەکەی جەنابەت گوێم لێ بۆ ئەوانەی کەوا دیعاە و ترس و دڵڕاوکێش بڵاوەکەن و ئەتوانین لە ڕێگای یاسای خراپەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن ئەوان ڕەوانی دادگا بکرێن بەڕاستی من وەکو یاساناسێک لێرەوە بە جەنابتان و بە هەموو ئەو کەسانی کە دەسەڵاتیان هەیە پێم خۆشە ئەم بابەتە بە هەند وەرگن ئەوەی کە تاکو ئێستاکە کراوە زۆر باش دەسەڵاتی کوردی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باش هاوڵاتیانی خۆی پاراستووە بەڵام بەڕای من هێشتا پێویستە دووقات ئیجرعاتەکان تند بکرێ چونکە حتمما جەنابیشت ئەو وتێت گوێ لێ بۆ کە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست طبیعەتی وایە بە زۆر نەبێ یاسا جێبەجێ ناکرێت بە تایبەتی لەم بابەتەیە کە بۆ تەندروستی خۆیەتی یعنی حکوومەتی هەرێم بەس ئەوەندە ماوە پێی بڵێ تکایە مەمرە یعنی وا تعلیماتەکان بۆ خودی ئەو شخصیە زۆر باشە ئێستا بۆ نمونە ئیشەڵا پاش ماوەیەک پاش ئەو کاتێک کە ئیتر زانست و ڕێگاکانی خۆپارێزی دەچێتە سەر بۆ نمونە ئەم بابەتە ڕۆیشت بەڵام پاش ئەوەش زانراکە کەسێک هەبووە چ توشبوو بووە چ بەرکەوتە بووە بەڵام خۆی نەناساندۆ بە دەستگا ڕسمیەکان ئایا ئەو شتەی هەر لە سەرمێنێ یان کە لەگەڵ ڕۆیشتنی پەتاکە ئەوە نامێنێ نەخێر ئەگەر بێت و پەتاکەش بڕوا بە پێی پشکنینی پزیشکی بە پێی بەڵگەی سەلمێنراوی طبی سەلمێنرا ئەم کەسە خۆی شاردێتەوە بۆتە هۆی توشبوونی بەرکەوتی تر و ئەوانەی تر گیانیان لەدەستداوە بۆ من ئەگەر گیان لەدەستدان بێت حاڵەتێکی ترە ئەوە یاسایەکی عقابی بە پێی قانونی ژمارە 111 ساڵی 1969 دەکرێت سزای ئەو کەسە بدرێت کە بۆتە هۆکاری گیان لە دەستدانی کەسێک چونکە ئێمە بە پێی یاساکە مادەی 405 و 406 مانەیە کە تایبەتە بە کوشتنیان هۆکارێک بۆ کوشتنی کەسێک جا کە کەسێک دەکوژێ مەرج نییە بە فیشەگیان بە چەقۆیان بە ئامێری ئەو ئامێرێکە تایبەتە بە کوشتن بیکوژێ ئەگەر کەسێک یارمەتی دەربێ هۆکار بێ ئاسانکار بێ هەموو ئەوانە بە پێی فاعلە سەرەکیەکە عقوبە ئەدرێن بەڵێ کاک غازی ئەی وەکو باسی شت کرد پروپاگەندە و بەکارهێنانی سۆشیال میدیا ڕێکارە یاساییەکان بە چ شێوێک دەگیرێتە بەر ئایا ئەو کەسەی کە مەسەلەن پروپاگەندەیەک بڵاو دەکاتەوە ئەگەر بسەلمێنرێت سەر بەکوێیە یان پێ ئەگەر بە ڕێگای تریش بدۆزرێتەوە کە ئەو کەسەکێ هەمان یاسای لەسەر جێبەجێ دەکرێت بەڵێ جاروا هەیە ئەو کەسانی کە پروپاگەندە و درس و دڵڕاوکێ بڵاوەکەنەوە جۆریەتی ئەو کەسە دەورە بینێ ئەگەر بێت و پارێزبەندی یاسایی هەبێ بۆ من ئەندام پەرلەمان بێ یان پارێزەر بێ یان جۆرێک لەوانە بنیان پزیشک بن کە پارێزبەندی یاسایان هەیە پێویستە لە ڕێگای مەرجەعەکەیەوە ئیزن وەربگیرێ پاشان سکاڵای لەسەر تۆمار بکرێ بەڵام ئەو کەسانی تر کە پارێزبەندی یاسایان نییە هەر تاکێکی ئەم کۆمەلگایە کە ترس و دڵڕاوکێکە کاریگەری ئەبێ لەسەری لەسەر خۆی لەسەر منداڵی ڕاستەخۆ ئەتوانێت شەکوا تۆمارکە یاخود لە ڕێگای داواکاری گشتی ئەتوانرێت سکاڵای یاسایی تۆمار بکرێ و ئەو کەسە بە سزای یاسایی بگەیەنرێت بەڵێ کاک غازی زەنگەنە پارێزەری ڕاوێژکار زۆر سپاس بۆ زانیاری یاساییەکانت کاتێکی خۆش سپاس بۆ ئێوەش خۆشەویستان ئێستا دەرەنجامی نوێ دەرچووە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە کەوا سێ کەسی تر لە پارێزگای سلێمانی کە دانیشتووی قەزای چەمچەماڵن توشبوون بەم ڤایرەسە کە هەرسێکیان ئافرەتن و لە دانیشتووی قەزای چەمچەماڵن بەداخەوە هەرسێکیان ئێستا دەستنیشان کراون کە ئەمانە هەڵگری کەواتە کۆی گشتی لە هەرێمی کوردستان بووە بە 236 کەس لە هەموو هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ بەرنامەکەمان بە شێوەیەکی جیاوازتر میوانێکی ئازیزمان هەیە کە ئەوێش بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەم پێکەوە ئێمە زانیاری زیاتر لەسەر بارودۆخ لە کوردستان و زانیاری زیاتر لەسەر تەنانەت ئامار و داتاکانیش کە ئەم شۆ دەربارەی هەرێمی کوردستان باز دەکەین پێکەوە لەگەڵ جەنابیانە قسەی لەسەر دەکەین. دکتۆر سامان بەخێربەی سەرچاوان ماندوو نەبی دەزانم سترێس و کاری ڕۆژانشتان زۆرە بەڵام ئێمەش پێمان خۆش بوو لە کۆڤید-19ەوە زانیاری تازە و پەیامی تازەی بەڕێستان بگەێنین بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. توشبووەکان تازەش وەکو ئاشکراکرا لە چەمچەماڵیش سێ حاڵەتی تری توشبوو هەیە زانیاری یان بڵێن قسەی تۆ لەسەر ئەم ژمارانی کە لە ماوەی 24 کاتژمێری پێشوودا ئاشکراکرا و دەست نیشان کراوە چییە؟ زۆر سپاس
کاکتۆر هەست سپاس بۆ بەنامەکەت بسیار کاتژمێری ڕابردوو دیارێمە ڕاگەاندراوەکە زووتر هەبوو 19 حالت بوو ئێستاش سێ حالەتی هاتە سەر بووە بە 22 حالت 19 حالەتەکە حالەتێکی بەداخەوە جانی سپاردبوو دوێنەکە دوای ئەوەی کە جانی سپارد بوو بە هۆکارێکی گوماناوی دیارە خۆی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بۆ بەڵام نەخۆشی کوشندەی درێژخایانیشی هەبووە هەژدە حالەتیش بەداخەوە لە شاری هەولێر بوو و لە شاری دهۆک خۆشبەختانە دوێنێ هیچ حالەتێک نەبوو ئەمڕۆژ هەموو دەرەنجامەکانی پشکنینی تاقیگەی دەرچوو خۆشبەختانە پێشبینە بەرنامەکە دەرچوو هەمووی نەگەتیڤ بوو ئەوەی بۆ ئێمە نیگەرانی بوو کە ئەو ژمارە زۆرەی لە شاری هەولێر کە هەژدە حالەت بوو چوە سەر 14 حالەتی تری پێشووی هەمان هۆکار کە پێم خۆشە ئەو ژمارانە پێکەوە ئەگەر دەرفەت هەبێ لەگەڵ بەڕێستا لەسەر گرافیکەکە باسیکەین ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا بەو ژمارەی کە ئێستا ئاشکراکراکە لە چەمچەماڵەوە ئێمە ئێستا ژماری توشبووان مانگەیشتە 236 کەس لە هەرێمی کوردستان لەسەر بە شێوەیەکی گشتی 1970 کەس خۆشبەختانە چاک بوونەتەوە و سێ کەسیش گیانی لەدەستداوە لای جەنابتەوە لای ئەو نەخشەی کە لای بەڕێستەوە دیارە ئەو شوێنە ئەگەر بتوانی لەسەر ئەو نەخشەیە تێبینیەکە هەبێ یان پەیامێکە هەبێ لەسەری دەتوانی بەڕێزت تۆزێکی تر بکشیتەوە بۆی بڵێ تێبینی لەسەر دەڤەری پشدەر لە ڕانیا حالات هەبووە بەڵێ پێشتر هەبووە دیارەوە ئیشارەت نەکرایە لێرە ئێمە خۆشبەختانە لەو سنووری ئیدارەی گەرمیان هیچ نەبووە لە ماوەت پزیشکێکی پلەبەند بەداخەوە پێش چەند ڕۆژێک ئەویش کە بەرکەوتەکەشی دیار بوو لە چێوە وەریگرتووە لە گەشتیارێک پێشتر ئەم پزیشکە بەڕێزە دیارە ئەمە وەکو قەزا و ناحیەکان دیاریکراوە وەکو پارێزگاکانی هەرێمی کوردستان لە پارێزگای هەڵەبجە نازانم پارێزگای هەڵەبجە دیارە دانەنراوە پارێزگای هەڵەبجەماندانەوە ئێستا حەزەکەی ئەگەر هاوکارانم بۆکو پارێزگا ئێستا پارێزگا بە پارێزگان بۆ ژمارەکان باسەکەین ئێستا لە هەولێر 92 حاڵەتمان هەیە دەمەوێت لەسەر هەولێر قسەمان بۆ بکەی ئەم ژمارەیە کە وەکو ئاماژەت پێکرد لە پڕوا بەرز بۆ دکتۆر سامان لە هەولێر خاصیتێک هەیە لە هەولێر بە ئینگلیزی پێی دەڵێن کلەستەر بووە زیاتر زۆرترینی حالەتەکان هێشوازی هێشووی بڵێ یعنی کلەستەر بوو بۆ نمونە لە سێبیران لە خەلیفان لە گوندی گاینت و گەڕەکی کارێزان ئەو چوارە و تەنانەت بەرکەوتە هێشتری پێشوش کە ئێستا دەرچوو خۆشبەختانە کە ئەویش قوتابیەک بوو لە وڵاتی ئێرانات بوو ئەوی ژمارەیەکی زۆری توش کرد 4 تا 5 کلەستەر ژمارەکەی گەیاندۆتە 92 ئەمە باشە تاکە حالەت کەمە تاکە حالەتی شوێنی جیاجیا ئەوەی ئەمڕۆ ترسناچی ئەمڕۆ جیاواز وەر چەندە کلەستەرە ئەویش لە شێوازی بەرکەوتن لە یەک شوێنەوە بەڵام ترسناکەکەی لەوەیە هەر چەند کەسێکیان لە گەڕەکێکن واتە نزیکەی 6 تا 7 گەڕەکی تر لەو دانیشتوی ئەوێنە لە تازیەکە لە مەراسمەکە دکتۆر سامان ینی خۆی بەڕێستان دەزانن ئێوە لە یەکەم بەیانی خەدەغەی هاتوچە و ڕاگررتنی ئیشوکارەکان و ڕاگررتنی دەوام تازیە و تەنانەت مزگەوت و شوێنە ئاینیەکانیش ڕاگیرە ئەمە پێش ئەو وەختیش کاک زۆر هەزمن شتێک بەبییر خۆت دێنمەوە خۆت بەڕێزت لە ناو ڕێکارەکان بووی لە 23 یەکەمین کۆبوونەوە و یەکەمین دانیشتنمان ئێمە لەسەر کۆرۆنا بووە لە کاتێکدا بووە لە پێیجەکان دیارە دواتر حەز دەکەم کەناڵی کەیبستار ئەمە وەکو بەبییرهێنانەوەک بە هاوڵاتیان دۆکیومنتاریەکەکەین لە بیداەت سەر هەمووی بڵێ لە ئەرشیفی وەزارەتی تەنووسی ڕێکارەکان لە 23 دوای درۆژێک دوو ڕۆژ بەڕێزت خۆت کۆنگرێکی ڕۆژنامەوانیت کردووە ئەم ڕێکارانە لە فڕۆکەخانەکان لە دەواازەکانی سنووری دەستی پێ کرد ئەو کاتی پێش کارنتینکردن لەو یەکەمین بەیاننامەی وەزارەتی تەندروستی کە دەکاتە 2 مانگ پێش ئەم بزەبت 2 مانگ پێش ئەم مەڕاست ئەو ماتەمینەیان 2 مانگ پێش 21 پێش تازیەیە کە دەکات 2 مانگ پێشەوەختە ڕێنمایی هاوڵاتیمان کردووە لە شوێنی داخرا و دانیشتن نەبێت بەرکەوتن نەبێت و قەرەباڵغی نەبێت پژمین و کۆخە و قسەکردن شتێک داپۆشن و دەست وشتنی ژەبێت هەموو ڕێنمایەکان لە 24 مانگ ڕۆژێک پاش 23 بڵاومان کردوێتەوە
باشە بەداخەوە هەوڵاتی بۆ پابند نەبووە دوای 2 مانگ طبعا لە دوای 2 مانگ چەند بەیان نامە و ڕێنمایی و تەلەڤیزیۆن و اینجا ڕێکارەکانی تری مثلەن کەرەنتینکردن دەستی پێکرد ئەو کاتی من باز دەکەم تەنها 577 حالەت هەبووە لە وڵاتی چین 17 گیانە دەستدان لە چین هەبووە لە وڵاتی چین کە ئێستا ئەمڕۆکە گەیشتە ملیۆنێک و ڕبعێک یعنی ملیۆنێک و زیاتر لە ملیۆنێک و 250,000 هاوڵاتی لە دنیا توش بووە ئێمە لە 577 حالەت لە هەرێمی کوردستان دەست بە ڕێکارەکان کرایە و هاوڵاتی ئاگدار کراوەتەوە و ئەوە هۆکاریەوە بۆ کە تا ئێستا ئێمە ژمارەکانمان لە چاو وڵاتانی دنیا ئەوەی کە لەلایەن حکوومەت و لەلایەن وەزارەتی ئێوە و لایەنە پەیوەندیدارەکانی تر وەزارەتی ناوخۆ ئەنجام درراوە بە بێگومان لە هەر تاکێکی کوردستان پرسی و بەشایەتی دەرەوەش بە خەڵکی دەرەوە جێگای دەستخۆشیە ئەوە ینی بەس بەداخەوە بەستەکەی من لەگەڵ ئەم حالەتەیە دەوام ڕاگیرە حکوومەت هەرێمی کوردستان زیاتر لە بڵێم چەندین کۆبنەوەی تایبەتی بە کۆڕۆنا کردووە بودجەی زۆر زوو سەرف کرد و جەنابی ڕئیس وزەرا کە سەرۆک وەزیران هەموو ڕاستپاردە و ڕێنمایی و بڕیارەکانی لەو ماوەی ڕابردوودا لە ماوەی مانکانی ڕابردوو تایبەت بووە بە پاڵپشتیکردنی ئەم پرۆسەیە قوتابخانە ڕاگیرە مزگەوتەکان هەموو بڕیاردرا مەراسیم و ماتەمین ڕاگیرە بەداخەوە ئێمە کە دەڵێن یەک کەس توش دەبێت فەرموو ئەوە 34 حالەت پشکنینی بۆ کراو کەشف بووە و ئەم شەو تا درنگانی شەیش پشکنینەکانی تر دەردەچێ ڕەنگە چەندی حالەتی ترە بێ ئێمە ئاگامان لێ نەبێ نەیزانی نەیدۆزینەوە ئەوە کە ترسناکەیە گەورەکەیە بۆیە ببوورە بینە سلێمانی زووتر پێش هەموو پارێزگاکانی تر سەری هەڵدا وابزانام یەکەم توش بوو لە هەرێمی کوردستان بەداخەوە 3 کەس گیان لەدەستداوە بەڵام خۆشبەختانە 62 کەس چاک بۆتەوە لەسەر سلێمانی حاڵەتەکە سلێمانی زوو سەری هەڵدا چونکە بوونی ژمارەیەکی زۆری گەشتیار و سنوورێکی فراوان لەگەڵ وڵاتی ئێران و گەشتیارێکی زۆر گەڕاوە و تا ڕادەیەکیش سلێمانی شوێنی بەرکەوتەی هەبووە کلەستەر بە شێوازێکی کەمتر بەڵام ژمارەی توش بووی زۆرتر بووە و لە سلێمانیش ئەم ئیجرعاتانێک کە لە هەولێر و لە دهۆک و لە هەرێمی کوردستاندا بە هەمان شێوە ئیجرعاتەکان کراوە و تا ئێستاش بەردەوامن ئەوە ئەمڕۆکە ژمارەیەکی زۆر لە تێستەکانیان ئەنجام داوە بەڵام تەنها 3 حالەت ئەمانەی ئەمڕۆژ هەمان شێوازی پرسەکەیە بەڵام پرسە نەبووە لە توشبەکانی پێشوو بووە تێکەڵاوی بووە لە توشبەکانی پێشوو بووە بەداخەوە کە ئەمانەی ئێستا زیاتر توش بوو بەرکەوتەیە بەرکەوتەی دووەم و بەرکەوتەی سێم و چوارەمی ژێواتە بەرکەوتەی بەرکەوتەکانە لەوانەیە لە مەرحەلەی سێم و چوارەمیش پێ نەزانڕێەوە نییە ینی نازانم کەسێک کردو ئەویش کەسێک تر توش دەکات ئەم کەسە دیسان دەچێت کەسێکتر ئەوە چەندی و چەندین جار زیاد دەکات و ئەوەی جێگەی ترسناکیشە حالاتەیە کە سەرچاوەکەی دیارنیانی نە بەرکەوتە بووە لەگەڵ کەس کە پێشتر ئێمە بڵێنەوە لەگەڵ فلان کەس هەستاوە دانیشتۆ لە شوێنی کاری یان لە جیرانیت یان خزم و کەسوکاریتی یانش گەشتیار ببی ئەوەش نییە ئەمانە پێیان دەڵێن سەرچاوەکانی بزرا ئەمانەش ترسناکی زیاتریانەیە بەڵێ پارێزگای دهۆک کە بە شێوەیەکی ڕێژەی لە هەموو پارێزگەکانی تر ژمارەی کەمترە کە ئەمەش بەهۆی ئەوەی هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆی سنووری ڕاستەوخۆی نەبووە لەگەڵ وڵاتی ئێران چکە بۆ ئێمە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست وڵاتی ئێران تووشی وەباعی گەورە بوو ڕاستەوخۆی نەبووە و حالەتەکەی یەکەمیش درەنگ تۆمارکرا بەداخەوە ئەوەیش بەرکەوتەکانی تری دواتر بەرکەوتەی دی هەبووە و ئەم حالەتانەش خۆشبەختانە شەشیان چاک تورکیان لەسەر نییە دهۆک لە سنوورن تورکیا درەنگتر حالەتەکانی تۆمار بوو و ئیجرعاتەکانیش زوو دەست پێکرا کاتێک کە ئیجرعات لە هەولێر دەکرا لە سلێمانی دەکرا لە هەڵەبدا لە دهۆک هەمان ئیجرعات دەکرا و تا ڕادەیەکی باشیش یعنی ئەوانەی لە تورکیاوە دەگەڕانەوە بە تەواوەتی کەرەنتین کران بۆ دوایی بۆ ڕۆژانەی دواییدا ئەوانە هۆکارن بەڵام لەگەڵ ئەوەش ئەو قسانەی ئێمە دەیکەین پێوە نییە چونکە خوانە خواستە ڕەنگە حالەتێکە بێت ئەگەر سکرینینگ بکەیت چەندی تر توش کرد بێ ئێمە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان یان عێراق وش ڕۆژەڵاتی ناوەڕاست ئێستا هەموو دنیا بە باری ترسناکی زۆر دادەندرێت پێشتر کە لە وڵات چین بوو چین بە بارێکی ترسناکی زۆر دادەندرا لە کلاسیفیکیشن یان بڵێن لە پۆلینگکردنی ڕێکخراوی دۆنسیجیانی ئەو منطقەی شەرق لەوسەد بە های دادەندرا ینی زۆر نەک زۆر بێ و دنیا بە احتیاطی دادەن بەڵام ئێستا هەموو دنیا بە باری ترسناکی زۆر دادەندرێت باش هەڵەبجە بدايات زۆر کەم بوو بە ماوەیەکی زۆر کەم حاڵەتی کەم بوو بەس ئەوە تقریبان هەفتەیەکە لەوێ ژمارەکە زیادی بەڵێ بەداخەوە تەنها توژبوویەک 12 لەو 12یان بەرکەوتە یەک توش بوونە کە ئەوەش بەداخەوە هۆکاری ئەوە بووە کە
پشکنینی بۆ خۆی نەکردووە و خەڵکێک شە بووە لە گەشت هاتۆتەوە و زوو خۆی ڕادستی پشکنینەکان نەکردو ئەوان هەمووی هۆکاری جیاوازن ئەمانە بەداخەوە لەبجەش توش بوو بەڵام درەنگ توش بوو ئێمە کاتێک سەردانمان کردن دڵخۆش بووین بۆی کە هەڵەبجە هیچ حالەتێکی تۆمارکراینەوە بەڵام ئێستا هەڵەبجەش تۆماری نوێی هەیە ئێمە لێدوان وایە کە ئەمانیش بەڕێبرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە هەموو ڕێکارێکی زۆر بەباشی زۆر بە تونند و تۆڵی گرتوۆتە بەرەوە دڵنیاین لە ئیمکانیەتی کەفاءە و زانستی ئەوان کە بە شێوازێک جوان ڕێکارەکان بەڕێ دەکەن و بۆ کۆنتترۆلی دۆخەکە دەکەن ئینشاءڵڵا ئەگەر هاوڵاتی بەردەوام لەگەڵیان هاوکار بن. ئێستا دێینە سەر چکە ئێمە شتی زیاترمان حاضر کرد دەمانێت لەگەڵ بەڕێستان قسە بکەین ئەمە بەراوردێکە لە بینی ڕێژەی ئەوانی ڕێژەی توشبووەکان ئەو 236 کەسە لە هەرێمی کوردستان کە توش بووە 145 تقریبا 146 ئافرەتە 154 لە ڕێگەزی نێرە ئێوە هیچ لێکدانەوەیەکی زانستیتان هەیە؟ من دەتوان بڵێمەوە گۆڕانکاری بەسەدادێ ڕۆژانە چونکە ڕۆژەیە ئێستام ڕۆگە سێ توشبووی نوێ لە سلێمانیە بۆ هەر سێ ئافرەت بووە لەوانەیە ئەو ئەوانەی لە گەڕج کارێزانی هەولێر زۆربیان ئافرەت بوونە بۆیە گۆڕانکاری بەسەدادێ دووەم ئەو بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان ئەگەر بێ بە پارێزگا ژدانی ڕەنگە جیاوازەکان دیسان دەگۆڕێت بە تەمەنیش هەمانە لەسەر تەمەنەکان کە ئێمە ئەوەندەی زانیاری لە بەیانەکانی بەڕێستانە تەمەشام کردێتەوە وەکو تەمەشا دەکەین دکتۆرجیان ئێمە زۆر جار باز دەکرا باسی تەمەن دەکرا بەڵام ئەوە ڕێژەی تەمەنەکانە کە لە وڵاتی ئێمە هەیە چ کۆمنتێکی هەیە بە تایبەتی کەسانێک لە تەمەنیان لە 21 بۆ 30 ساڵیە 16% پێگەێنن هەیە تەمەنی زۆر بچووکترە 11 لە بۆ 20 ساڵیە نزیکەی 28 لە سەڵ من سەرەتا دەستخۆشی لەو فیگەرە دەکەم زۆر دەستخۆشی لێ دەکەم زۆر بە پرۆفشناڵی و بە زانستیانە ئامادەت کردو چکە ئێمە حەز دەکەین ئەوە بەرنامەمان بوو لە ڕۆژانی داهاتوو ئەو پەیامە بدەین بەڵام بەڕێز ئێمەش دەستخۆشی لە هاوکارانیش دەکەم کەوانیش پێکەوە ئەم پەیامەت ئەم شەو ڕاگەیان چونکە ئەو پەیامە گرینگە چونکە هەموو جارێ ئێمە لە مقابلەکان دەڵێن پەیامی هەفتەک بەر لە ئێستا ڕاستپاردەی مانگێک بەر لە ئێستامان جیاوازە لەگەڵ ئەمڕۆ جیاواز دەبێت لە 2 هەفتەی تر لە هەفتەی تر بۆچی ئەو پرسیارە دەکەن جاران ئێمە تەرکیزمان لەسەر گەشتیار بوو تەرکیزمان لەسەر ئەوە بوو شوێنی داخرا بوو بەڵام ئێستا بڵاو بۆتەوە نەخۆشیەکە هەیە و ترسناکەکە زیاتر بووە ئێستا ئێمە دەبێت زۆر تاکید لەسەرەوە بکەین بەلایانی کەم ئەوانەی بە تەمەنن دوورکەونەوە لە شوێنی قەرەباڵغ تەنانەت لە کڕ و کەس و کارەکانیشیان باش نییە ئەوانەی دایک و باوکان ئەوانەی پیرن هەڵگری نەخۆشیەکانی درێژخانەکان و زەخت و قەلب و کلیە و سوکەری و ئەوانە باش نییە زۆر هاتوچۆ و میێوانداری و سەردانیانە بێت لێرە لەو شاشەیەوە من تکا لە هاوڵاتیان دەکەم تکایان لێ دەکەم باوانەکانتان دایک و باوکتان یان ئەوانەی بە تەمەنن داپیرە و باپیران ئەوانە پێویست ناکە سەردانیان بکەن لێیان گەڕێن خزمەتیان بکەن بەڵام بەرکەوتنی ڕاستەخۆنە بێ هەندێک لە دوورەوە لێیان گەڕن لە شوێنی تۆ دایک و باوکە لە ماڵێکەوە لە ماڵەوە بن بە تەنیا ئەو پێوی داویستیانەی کە دەچی لەبوو لە دەرگە بۆیان دانی و فترەیەک و دوای بێتە دەرەوەیانی هیچ پێویست ناکە بەریەکەوتن لەگەڵیانە هەبێت بە خۆم وام کردووە اینجا هیوادارم هاوڵاتیش بەڕێز دوات کردو من هیوادارم کە هاوڵاتیان ئەومە تەمەنیان درێژ کە تەمەنی هەموو لایەک درێژ بەس بەڕاستی ئەوانە یعنی ئەوانە ئێمەیان پەروەردەکرد ئێمەیان گەورە کردووە دەبێت ئێستا ئێمە بەو شێوەیە بەداخەوە دووری بۆتە گرنگی پێدانی ئێستا ترسناچی گەورە لە وڵاتانی ئەوروپا لەسەر ئەو تەمەنانەی سەرەوەی 6 بە تایبەتیش سەرەوەی 7 من دڵخۆشم بەوەی کە دەبینم لە هەرێمی کوردستان ڕێژەیەک کەم لە سەرەوەی هەفتانە ئەوە یەکێک لە هۆکارەکانی کەمی ڕێژەی مردنە چکە هاوڵاتی زۆر دەپرسی بۆ لە وڵاتی ئێمە ڕێژەی مردن کەمە یەکەم هۆکار پیر و دایک و باوکانی ئێمەوانەی لە تەمەنن زۆر ناچنە دەرەوە وەکو ئەوروپانیە لە ئەوروپا لەسەرەوەی 90 ساڵیشە دەستە دەرەوە ئەو هۆکار یەکەمە هۆکاری دووەمیان تێکەڵاوی ناو قیتار و شوێنە گشتەکان ئەوانە پیر و پەکەوتەکان نین بۆیە ڕێژەی توشبوون کەمترە لێرەش دەبیندرێ ئەمە پەیامێکی گرنگ هەڵدەگرێ بەڵام لەگەڵ ئەمەش پەیامێکمان هەیە کە وڵاتی لە بەتەمەنەکان زیاتر دوورتر بن وەکو کەسانی تر نییە لیان نزیک نەبنەوە چکە ئەوان بەرگەی لە کارکەوتنی کۆندامی هەناسەدان ناگرن و ترسناچی مردن لەسەر ئەوان زیاترە زۆر باشە تایملانێکمان هەیە دکتۆرجان کە لە بیدایەتەوە چۆن دەستی پێکردووە ئەگەر تەماشا بکەی دەتوانی حەزەکەی بچیتە لای دەتوانی نزیکتریش بیتەوە بڵێ ئەمە لەسەر ئەو تایملاینە قسەمان بۆ بکەی تایبەتی لەم 48 کاتژمێری کۆتایی کە ئێوە ڕێکارەکان زۆر تونند دوو پەیامێکی دڵخۆشکردنی تێدایە پەیامێکی ترسناچی تێدایە بەڵام لە هەمووی گرنگتر پەیامە زۆر ترسناکەی تێدانە کە پێی دەڵێن وەبا وەبا چیە تەشەنەکردن ئێمە زۆر بەکاردێنین یان ئاو دوبرێکێکی لە ناکاو یعنی ئەگەر ئەو کێرڤە لە ناکاو بێتە ئێرە و بێتەوە خوارەوە لە ناکاو بەرز بێت ئەوە وەباەکی گەورەیە کە دێتە دوو ترسناچی گەورە دروست دەکات یەکەمیان
ئەو کۆنتترۆلکردنت لە دەست دەڕات تۆ بچی بە دوی بەرکەوتەکانی بکەوی بەرکەوتە هیچ ڕۆلی نامینێ یان تریسینگ قیمەتی نامینێ دوو نەخۆشخانەکان و قەروێلەکان ئازادی ئەو باسی ئەو دەکەم ئەگەر خوانەکە ئەو هابێت برز باوە نەخۆشخانەکان پێڕناگە دەرمان بەش ناکە چاودێری تر بەش ناکە ڕێژەی مردن زیاد دەکات کۆمەڵێک ترسناچی ئەگەر ئەو کێرفە ئێستا یەکسەر هات بە ئێرە وات بەخوارێ بەڵام لێرە پێی دەڵێن فلاتەنین یعنی بە ئاسۆیی بە ستونینا بە ئاسۆیی بەرز دەبێ کە پێمان ناخۆشە بەرز بێ خۆسکە بەهات باوە خوارێ و هیوامان وایە لە دوو هەفتەی داهاتوو بەرەو خوارەوە بچێت تاوەکو و هەندێک ڕێکارەکانیش بەرەو ئاسایی بچێ بەڵام لە ئەوشتە چۆنەکرێ دکتۆرجە ئەگەر دوای ئەگەر ئێستا پێت دەڵێم بەڵام لە هەموو وڵاتانی دنیا ئێستا هەوڵی ئەو کێرفە دەدەن هەوڵیەوە نادەن هەر نەمینێ و سەفر تازە توش بووە و ڤایرۆسکەیە بەڵام ئەوها بڕوات بەستونی بڕوە ئەگە بەرزش بێتەوە بە سەبری بەرز بێتەوە نەک لە ناکاو و ئەگەر بەرەو خوارەوەش بێ وەکو وڵاتی چین ئێستا بەرەو خوارەوە دێت بە تەواوەتی کۆنتترۆلی دەکە ئەوە زۆر جێگای دڵخۆشی دەبی بۆیە دڵخۆشیەکە لەوەیە کە بە هێواشی بەرز دەبێتەوە بە ئاسۆیی دڵخۆشی یانیش ترسناکەکەش لەوەیە بەڵام بەرز دەبێتەوە یعنی بەرز دەبێتەوە لە 230 حالت بەر لە مانگێک بەر لە ئێستا تەماشاکەین لە 4 حالت دەست پێکرد لە یەکی مانگ یعنی ئەمڕۆ 5 مانگە ئێمە لە 5 مانگ 8 حالتمان هەبوو بە مانگێک ئەوەندە حالەتە دروست بوو تکایە هەوڵاتیان لەبەر چاوتان بێت تەشەنەیەکی هەزاری ڕوو بدات ئەگەر ڕێکارەکان وەکو خۆی جێبەجێ نەکرێت و بەرکەوتە بەردەوام ئەم بەرزبوونەوەی ئەم ئەخیرە ئەو پابند نەبوو کە ئاماژەمان پێکرد کە ئێستش دێنە سەری یان یارەکەش لەوەیە بەڵێ پابند بوو دەڵێن دکتۆر سامان کە دێتە سەر شاشە کە پێش ئەوەی مۆڵەتی قەدەغی هاتوچۆ بڵین ئەو ماوەی کە تهدید کراوە کۆتایی پێبێ ئەو پێش 2 ڕۆژ دێتە سەر شاشە دەڵێ تکایە پابند بن تکایە هێشتا پێویستمان بە قەدەغی هاتوچۆ پێویستمان بەو ڕێکارانەیە کە بگرینە بەر لەبەرچی لەبەر ئەو ترسی ئەمەت هەبوو کە ڕوویدا هەفتەك بەر لە ئێستا زیاتر لە 180 بەرکەوتەکان لە شیکردنەوەیەکی ئەکادمیمان کرد و دواتریش لە ڕۆژانی داهاتووش دیسان نوێی دەکەینەوە زیاتر لە 180 بەهۆی بەرکەوتنی دووەم و سێم بووە گەشتیار ئێستا ڕۆلی نەما ئێمە لە دوی گەشتیار ناگەڕین لە دوی بەرکەوتەکان دەگەڕین لە دوی ئەو کەیسە بزرانەش دەگەڕین ئەگەر بێتەوە بەرکەوتنانە نەبایە ئەگەر بێتەوە گەشتیارانە گەشتیارمان هەبووە مانگێک پێشتا هاتۆتەوە بە کەیف خۆی بۆ نمونە لە سێبیران لە شوێنەکانی تر بەڵێ لە دەربەندی خان لە پارێزگای هەڵەبجا لە ناو سلێمانی لە ناو هەولێر ئەگەر ئەو بەرکەوتنانە نەبایە زوو خۆی کەرەنتین کردبایە بەبەر تیمەکان هاتبایە نەک ئێمە بانگەواز بە زۆری تا ئێستا ئێمە دەڵێن چێ لە 15 دووە هاتوتەوە پەیوەندی بکە بە 122 پەیوەندی ناکەن یعنی ئەمە تاوانە تاوانێکە ئەگەر بێت و هەڵگری و ڤایرۆسە بێ خەڵکتر توشکە بەڕێز تازە لەگەڵ یاساییەکی بەڕێز باست کرد کە تاوانە بەپێی یاسای تەندروستی گشتی 1970 ساڵ 1970 ژمارە 89 تاوانە و ئەگەر بێت و هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بێت ئێوە خۆتان و کۆزار تەندروستی بەتەمان ئەمە بڕیارمان داوە هەر تاوانبارێک هۆکاری بڵاوبوونەوە بێت و کە خۆی بزانێت و بەرکەوتە بۆیان هەیە ئێمە ڕێنماییمان پێی هەبێت و کە جێبەجێی نەکات بە تاکید بە تاوانبار دادەندێت زۆر باشە با بینە سەر بابەتە گرنگەکەی ئەم یەک دوو ڕۆژە هەولێر 92 کەسی هەیە هەموو پارێزگای هەولێر بەو شوێنانی کە باست کرد بە خەلیفانەوە بۆی کە لە سێبیران ڕوویدا بۆی کە لە گاینج ڕوویدا بەڵام ئێستا بابەتێکی تر هەیە کە باس لە ئەم گەڕەکە دەکرێت کە 5 کیلۆمەتر لە سنتەری شارەوە بەرەو باشووری ڕۆژهەڵات بە ئەوها بڵین کە ئەشکارێزانە ئەگەر لەسەر ئەوە قسەت هەبێ دیارە قسەشت هەیە لەسەری بەڵێ دیارە لە گەڕەکی کارێزان خوالێ خۆش بوو جانی سپارد بووە بە قسەی خانەوادەکەی وەکو ماتەمینێکی ڕسمی دانەنراوە بەڵام کۆبوونەوەی خزم و کەس و جیران و کەسوکار و ئەوانە هەبووە ئەوان ئێمە حالەتەکە یەکەم جار چۆن ڕوویدا خێزانی بەڕێزێک کە خۆی بەتەما بووە پێش ئەوەی ئەو تازیەیە ببی پیاوەکە تێستێکی بۆ خۆی کردووە هەروە خۆ بەخشانە هاتووە تێستی بەخۆی کردووە نێگەتیڤ دەرچوە داوای کردووە خێزانەکەشی بکە دواتر ڕێک نەکەوتووە ئەوە زۆر دەڕۆژ پێش تازیەکە تێستی بکات تێستی نەکردووە دواتر دوای دەڕۆژ کە تازیەکە لە ناو دەڕۆژە بووە دوای تازیەکە ڕۆژێک داوا دەکات دیسان تێستێک بۆ خێزانەکەی بکە خێزانەکەی پۆزیتیڤ دەرچوو بەرکەوتەکانمان دۆزیەوە سەبرە بەرکەوتەکان پۆزیتیڤ دەرچوون دواتر بەرکەوتەی و بەرکەوتانە پۆزیتیڤ دەرچوو گەیشتە 14 ئەمڕۆ دوێنێش هەژدەی تر و گەیشتە 32 لەوانەیە ئەو شەوەندێک تریژە بێت دڵنیام دەبێت چونکە بەرکەوتەکان زۆرەکانی تاقیگە بەرکەوتەیەکی یەکجار زۆریان ئەمڕۆ دەڵێ ئەم گەڕەکە کەرەنتین کراوە کەرەنتین نەکرا بۆچی ئێستا بۆ بازەکەم اینجا
کارەساتەکە لێرەیە ئەوان خەریکی تیمەکانی تەندروستی بە سوپاسەوە طبعاً بۆ تیمەکانی بەشی خۆپارێزی تەندروستی و بڕبرایەتی گشتی تەندروستی و لێر زۆر بە وردی زۆر بە هەرچەندە و ژمارەیە زۆرە پێمان ناخۆشە بەڵام یەک شتی باشە کە کەشفی دەکەی ئەوەش باشە ئەگەر کەشف نەکرێت چی لێ دەکەی ئەم شوێنە دەبینن مەراسیمی تازیەکتر هەبووە هەر بەرامبەریان و خزمی ئەوانیشە ئێستا خەریکی تازیەی دووەمیشین لە تازیەکەی دووەم دیسانەکە بەرکەوتە هەیە و دیسانەکە دەبی حالت دۆزرێتەوە بۆتی کەڕەتی نەکرایە لە بەرەوەی ئەوانەی توشبۆکانی گەڕەکەکانی تریشن چوونەتە لەو تازیە خۆشی ئەو قسەیە هەبوو دانیشتوانی ئەم 4,000 هاوڵاتی کە لەوانەیە بەرپرسی ئەم بابەتە لە 20 بۆ 30 کەسێک دەرنەچێ کە ئەوان دەڵێن ئێمە وەکو ئەم گەڕەکە کە بەردەوام ناومان دێ ماتەمینەکە وەکو دەڵێ لە یەکەم ڕۆژی نەورۆزدا ماتەمینەکە بووە قەدەغی هات سۆز کە بەو شێوەی کە باست کرد چۆن شتەکە نهێنیەکە کەشفووە ئێستا 32 کەس لێرە توش بووە یعنی بۆ بەواستەی ئەمە نەک لەم گەڕەکە چونکە هەیەوە نیە لە دەرەوەی گەڕەکانی تر بۆ هاتەوە ماتەمینەکە بەس ئەمڕۆ تەقیمەچکەیان کرد سکرینێکی زۆر هێشتا نەتجەکان دەرنەچۆ بۆ بەیانی بەپێی هەڵزەنگانەکە بڕیار دەدێت کە ئەم کارێزان پێویستە بەڕوایەتی گشتی تەندروستی و لێر کارانتینی بکە یانیش بمێنێتەوە خەریکی تریسینگ بین هێشتا یعنی سامپڵەکان بە شێوەیەکی هەڕەمەکی دەرەنجامەکان بڕیار دەدات لەسەر ئاستی گەڕەکی کارێزان هەمووی باش لە حاڵەتی کۆرانتینکردنیان بڵین ئایندەی ئەوانی تر کە لە گەڕەکەکانی تر بێ بۆ نمونە لە گەڕێکێکی خوار خۆیان هاتبێ یان خزمەکانیان لەو سەری هەولێر بێ ئایا ئەوانش ئەو گەڕەکانش دەکەونە بەرمەترسی ئەگەر ئەو کەسانە زۆر حرەکەیان کردبێ بە دڵنیاییەوە هەر کەسێک لە هەر گەڕەکەی تر چووە و ئێستا پۆزتیڤ دەبێت ئەویش چەند بەرکەوتەی تری هەیە لە جیرانەکانی لە خزمەکانی لە ناوماڵی خۆی هەموو ئەوانە تێست دەکرێن ئەمڕۆ زۆربیان وەرجیا بەڵام هێشتا بەیانی و دوو بەیانی ئەو ترەسینگە بەردەوام دەبێت کە کاری تیمەکانی زۆر قورس کردەوە بەڵام ضرورە لەو حدەشبی دووتانی کۆنتترۆلەکەین چیتر بەرکەوتە نەمینێت بەڵام ئەوە تاکەی هاوڵاتی هەر بەرکەوتە بێ و داوا دەکەن هەموو شوێنێک بکرێتەوە هەموو شوێنێک بکرێتەوە دەیکەینەوە بەڵام غێر دەبێ کۆمونیتو ئێستا 3 مەتر لێک دووربین غێر دەبی ئەندێک پێداویستی بەکاری بێن و نەچێت ئەگەزەڵی بەڵام ئەگەر بیکەین و قەرباڵ خێبی ئەوە لە دەست دەردەچێت باش ئێمە ئێستا لە ناوەندی ئەم بابەتە جددیەوە دەمانەوێت ڕای هونەرمەندێک و مامۆستایەکی هونەری کوردی کە ئەویش مامۆستا مەسەر خالقیە کە زۆر باسی گەڕانەوە بۆ کوردستان و گەڕانەوە بۆ سروشتی کوردستان دەکرد پێم خۆشە پێکەوە پێم خۆشە ئەگەر پرسیارێکیشت هەبوو لە ئێستاوە حاضرێکی ئەگەر ئەو هات بەس پێش ئەوەی مامۆستا وەرگرین دەمەوێت ئەو پرسیارەش بکەم بەڕای تۆ ئەم 48 کاتژمێرە توندەی کە لە بڵین قەدەغەی ناو قەدەغەکە زیاتر تونتر کرا و زۆر هەموو ڕێگە پێدانەکان تەنها بەس لایەنە بەرپرسەکانی کە لەم کاتەیە پێویستە ئیش بکەن پاش ئەمە پلان چی دەبێت لە ڕووی تەندروستی و ئەگەر باس بکەین طبعاً ئەوەی کە پابەن نەبووە بە ڕێنمایی ئەوەنە بە دڵنیایی و ڕێژەیەکەمە بە شێوەیەکی گشتی مسواسی هاوڵاتی دەکەم زۆر پابند بوونە بە هەمووی یان لە مانجی ڕابردووە تا ئێستاش ئەوە ڕێژەیەکەمە بەڵام لە نەخۆشی گوازراوە ڕێژەی کەمی شەر حسابی زۆری بۆ دەکرێت لەبەرەوە من دڵنیام ئەوەی لەو دوو ڕۆژە ئەمڕۆ دوێنێ هاوڵاتیان هەستیان پێکردو تەوان خۆیان نیان دیتوە شەقامەکان من بەهۆی کار و ئیش و سەردان و دنیایەک شوێن دیتوە زۆر بە باشی بەڕێوت یعنی بە دەرەجەیەک وەکو ڕێژەیەکی 100% بە تەواوەتی قەدەغەی هاتچۆ بەمانە کەلیمەکەی خۆی ئەو قەدەغەی هاتچۆ بوو ئەوەی دوێنێ ئەمڕۆکە دڵنیام هاوڵاتی بە ڕێژەیەک زۆر ناڵێم هەمووی ڕای لەو قەدەغەی هاتچۆ ئەگەر لە بەرباری گوزارانی و کۆمەڵێک پێداویستی ڕۆژانە نەبێت کە ئەویش ئەم کاتژمێرە بۆ ئەوە بۆ ڕێک بخرێتەوە ئالێتی و میکانیزمێکی نوێ بۆ دامدرێ ئەم ڕۆژێمە لە کۆبنەوە بووینە لەگەڵ وەزارەت ناوخۆ لەگەڵ پارێزگای سامان ئەگەر هاتوو لەپڕ ئەم مارکێت و شتانە بکرێت ئەوەشەیە لەو گەشە لەو چوونەی لێرە دەڵێم ئەو یەکەم پەیامە بۆ دوای کاتژمێر چکە بەیانی سعات 12 تەواو دەبێت تکایە ئالێت هەر ئالێتێک دامرێت میکانیزمێک کە بڕیارە هەمووی ئامادەکراوە بەڵامەوە بە ڕێکارەکان وەزارەتی ناوخۆ بڕیاری لێبدا تکا دەکەین نەگەڕێنەوە سەر ئەوەی کە پێرێ هەبووە کە بەستر پێرێ هەبوو یان دوێنێ بەیانی هەبوو دنیا بن لەوەی کەس حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵەکانی ئەوەیە بۆ ئەوەیە کە یعنی ئەو هاوڵاتی خۆشەویستانە تووشی برسێتی نەبن و دەستی هاوکاری و دەستی خۆبەخش و دەستی هاوکاریکردن زۆرە من سوپاسی دەستگای خێرخوازی بارزانانی دەکەم لە هەموو هەرێمی کوردستان دەستێکی باڵایە بۆ بۆی ئەو هاوڵاتیانێک کەم دەرەمەتن بەڵام
لەگەڵەوەش نیگەرانین بەوانەی کە کاروگوزارانی ڕۆژانە و داهاتی ڕۆژانە حەزم لێ بین دوای باسی ئەو میکانیزمە بژاردانی کە لەبەردەستی کە ئێوە پێتان باشە باسی دەکەین بەڵام بەڕێز مامۆستا لەگەڵ مامۆستا ئێوارە باش مامۆستا خالقی لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستیە پێکەوە ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێستانین باری بەیانە و ڕووناکە ئاسۆ بۆ دوای کۆڕۆنا و بۆ ئێستا چیت هەیە مامۆستا؟ بەڵێ ئەلبەتە دەنگی ئێوە زۆر باش نایێت تێنەگەیشت بەڵام بەڵێ مامۆستا من ویستم پرسیاری ئەوەت لێ بکەم کە وەکو هونەرمەندێکی گەورەی کورد کە ئێستا پێکەوە لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی ڕاستەوخۆ لەگەڵ جەناب تا قسان دەکەین دەمانەوێت بزانین پەیامی تۆ لەم زەمانەیە چییە؟ بەلای تۆ هێشتا ڕووناکە ئاسۆ؟ بەڵێ ڕاستی من دەنگتان بیستۆتێک نابیستم بەڵام ئەگەر جیازە دیارە فەرموو ئەومان کرد کە سەرەت بە کۆتا لە کوردستان بەسکوین ئەوەڵەن سواتی چوارەکە تیڤی ئەم دیداوە هەروەها حەزمەکە من سەربوردەیەکی هەیە لەم زەمانەی کە لە کوردستان بووم ئەخیر و لەو کاتەوە کە کۆرۆنا هاتەمانەکە زۆر دامان سێر لە پڕ دەستوری حکوومەت ئەوە بوو کە مەکتەبەکانیان بەست دوای ئەوە وردە ئێداراتیان داخست کە گەیشتەوە لەحزە من زانیم کە بەڕاستی مەسئلەکە جددیە حکوومەت ئەلحەمدولیلا ئەم مۆزوعە زۆر جددی گرتووە بەڵام وتم بڕۆمەوە بریتانیا ممکنە لەوێ مەحفوظتر ئەمە بوو کە من تقریبا حدود 27 ڕۆژە کە لە کوردستان هاتوومەتە دەرەوە بەڵام حەزم کرد کە دائم تاقیبی ئەخباری نەتەنها کوردستان جیهانم کردووە سەبارەت بە کۆرۆنا زۆر بە خۆشحاڵیەوە ئەڵێم کە جێگەی فەخرە کە حکوومەتمان توانیوێتی بە سەرۆکوەزیران و بە هەموو کابینەکەیەوە و هەروەها لەگەڵ ئەوەشا لەگەڵ کۆپای کوردیمان وها مەرگەکان وها دکتۆرە باشەکانی کوردستان وەزێکیان کردووە بۆ ئەوەی کە بەڕاستی کۆرۆنا نەتوانێت دەمێکی زۆر بە کوردستان بگەێنێ ئەمە جێگەی شانازیە چونکە من کات هاتم بۆ ئێرە بەڕاستی ئەسەن خەبەرێ نەبوو دوای سێ چوار ڕۆژەوە دووە تازە ئەلامیان یانی لە خەڵک شار بوویانەوە ئەلامیان کرد کە بەڵێ کۆرۆنا هاتووە خەبەرە هەرەم و خراپەکەش ئەوە بوو کە جێگری ئاتوری بریتانیا پرنس چارلز تووشی ئەوشیە بوو وە چەند وەزیرێکی تر ئەمانە وەختی بەڕاستی لە دنیا تەبعاتانەوە بیستوتانە کە مەجموعەیەکی زۆر گرفتاری ئەم مۆزوعانە چون کۆرۆنا ناسێت ئەوێ گەورە و بچووک ناناسێت ئەمە یەکە من بۆ نتیجە گەیشتم کە ئێمە ملەتێکی پەرسانیەتین ئێمە ملەتێکی کۆڕەگەری کە ئەوە باو بە تەقول و بە شەڕ و بە دەرکردن و ئەنفال و بە هەموو بەڕاستی توانێت مخابرە و مقاومەت بکەین ئەمە جێگەی شانازیە من تەبریک بە هەموو ئەو کەسانەی کە زەحمەتێک کێشن هەتا مەجموعەیەک سەرمایه‌داری بە ئینساف هاتوون ئەزانم کۆمەکی خەڵکیان کردووە و هەروەها لە کوردستان کە ئەڵێن دوکاندارەکان هەر بە ئینسافەوە لەگەڵ خەڵک ڕەفتارەکەن و هەموو وە پێشمەرگەکان بە تایبەت بە محەبەتەوە ئیدارەی شارەکەن ئەمانە جێگەی فەخرە بۆ ملەتی بچووک وەکو ئێمە ئەلبەتە خۆشبەختانە لە بەشەکانتری کوردستانیش ئاگادارم ئەوانش هەر بەم شێوەیە توانیویانە خۆیان سلف کۆنفیدنت یعنی بەخۆ باوەڕێن ئەمانە ئەوانش هەر بەم شێوەیە توانیوانە لە ملەتەکانی تر زیاتر بپارێزن بەڵام ئەوەی کە بەڕاستی من گەرەکم بێ بیڵێم هیچ شێک نەماوە کە ئێمە بیڵێین لەبەرەوە ئەم هەموو جیهانە بە مەسافە گیری کردووە بە میلیۆنها لە ڕۆژدا دێتەنەوە بازار چ دێتەنەوە تەلەڤیزیۆن و میدیا فقط من گەرەکمە ئەوە بڵێم تکایە ئاگاتان لە مناڵەکانتان بێت بیرەوە مەکەنەوە کە مناڵەکان ممکنە نەیگرن یا ئەگەر بیگرن خەتەری نییە
زانیمان کە خەتەری هەیە ئەمە یەک. دووهەم مناڵەکان گەورەترین ناقەڵێت بۆ ئەو مۆزە و تایبەت ئێمەش کە لەگەل گەورەی یعنی ماگەل گەورەی پێکەوەژین گەورە و بچووک ئەمە ئەوەیە کە ئەبێت ئەو ڕعایەتە بکەین کە ڕاستی لەم ماوەیە احتیاتی کامل بکەین بۆ مناڵەکانمان نهێڵین بڕۆنە دەرەوە، مناڵەکانمان لە ماڵەوە ڕاگرین، هاتوچۆکان کەم بکەینەوە. لەگەڵ ئەوەشە چاوەڕوانەکەم ئەوەی کە ئەچێت شت ئەکرد ئەگەر دەستی برد بۆ شتێک داینامێتەوە، ئەگەر ئەو شتێکی کڕی هێنایە ماڵە ئەبێ بیشوات، هەرچی بێت ئەبێ بیشوات دوایەوە بیخۆت. ئەلبەتە وتم شتێک نییە کە من بیڵێم چون من تەبیب نیم و ئەوانەی کە من تەجروبەم بوو وتم و هیوادارم کە کوردستان ئەم مشکلەتی ئەم کۆرتێش وەکو هەموو کۆرتەکانی تر سەربەرزنی تێپەڕێنێت. زۆر سپاس بۆ مامۆستای گەورە بۆ هونەرمەندی ئازیز مامۆستا مەزهەری خالقی، زۆر سپاس کە ڕاستەوخۆ زۆر سپاس بۆ ئامۆژگاریەکانی. بەڕاستی سپاسی یعنی وتەکانی دکتۆر سامان کە سپاسی بەڕێستان و هەموو پزیشک و کارمەندان سپاسی ئامۆژگاریەکان و ئامۆژگاریەکەشی زۆر تەرکیزی لەسەر مناڵ کردەوە. ڕاستە ینی ئەمە ئێستا وتمان ئەوانی بەتەمەنن ئەوەی بە ئێمە بیان پارێزین، منداڵانیشمانەوەی داهاتون ئەوان ئێمە دەپارێزن لەسەر منداڵیش ئێمە قسە کراوە و کە نابێ و دەبێ و ینی ژمارەیەکی زۆر لە منداڵیش لە هەرێمی کوردستان توش بوو هەیە، ینی ئامۆژگاریەکانی بەڕێزیان گرنگ بوو. زۆر باشە کۆمەڵێک پرسیار بۆ بەڕێزت هاتووە چکە کاتی بەرنامەکەمان ئەوەندە نەماوە و زۆر هاوکاریت کردم لەم بەرنامەیە ئەرکی منت زۆر ئاسان بە پێچوانێمە کاروان عوبێد و محەممەد ڕواندوزی دەڵێن بڵاوکراوەکانی وەزاری تەندروستی پچڕ ناکرێت ڕۆژانە لە یەک کاتە ئامارەکان بڵاوکرێتەوە. وازان پێشتری ژیان و یەک جارێ و کۆتاییەکەیەتی ڕاستە بڵاوکراوەکان بەڵام بەهۆی پێشهاتەکان و ژمارەی زۆری حالەتەکان لە ناکاو هەندێک حالەت کەشف دەبێت هەندێک ڕووداوی گرنگترێ ڕاستە تێبینیەکە لە جێ خۆیتی بە ئومێدەین ڕاگەیاندنی وەزارەتیش ئەمە چاک بکات. دەستخۆش چراخان دەڵێت چی وەک چارەسەر بۆ توشبوان بەکاردێنن کلۆرۆکوین و ئەزیترۆمایسین یان پلازمای خوێنی کەسی چاک بووە تا ئێستا پرۆتۆکۆلێکەیە کاموو دنیا لەسەری دەڕوە پرۆتۆکۆلی فەرمی کە ڕێکخراوی تەنووسی جیهانی تەزیق کردەوە لە عێراق و لە هەرێمی کوردستان ژێمە وەکو وەزارەتی تەنووسی تەعمیممان کردووە لە بۆ ئەوانەی نیشانەیان نییە چی بەکاردێ مایڵد مۆدەرێت سیڤیرۆتە سادە مامناوەندی زۆر توند خشتەیەکە کۆکتێلێک لە هایدرۆکلۆرکوینە کۆمەڵێک لە ئەنتیڤایرۆسەکانە و ئەنتیبایۆتیکە ئەوانە بەیەکەوە پزیشکی پسپۆڕی تایبەتمەند بەکاری دێنێ بە جۆرە حالەتەکانی نەخۆشەکە ئەمە جگە لەو پرۆتۆکۆلە سابتە هەندێک سەپۆرتە تریتمێنی پاڵپشتیکاریش هەیە عیلاج بە جۆرەی حالەتی نەخۆشەکە. بەڵێ شێوا و بەرزنجی دەڵێت ئایا گەڕێکی کارێزانی شاری هەولێر کوارنتین دەکرێت ئەو بەڵامت داوە کە سبەینێ دەردەکەوێت. مەریوان بەرزنجی دەڵێت پرۆسەی کوتان لە کوردستان چۆن دەکرێت؟ پرۆسەی کوتان جەدۆلێکە لە هەمووی گرنگتر ئەوەی BCG سەر شانی منداڵانی تازە لەدایک بووە کە هەتا 30 ڕۆژ ئاساییە لە ماوەی لە یەکەم ڕۆژەتە 30 ڕۆژ بۆیە ئێمە نزیک دەبینەوە لە 30 ڕۆژی کەرەنتینکردن دوێنێکە ئێمە گشتاندنەوەکەمان کردووە کە چەند شوێنێک دەکرێتەوە لە ناو شار و شارۆچکەکان و حەزانەحەکان و ئافرەتانی کە منداڵی نوێیان لەدایک بووە لەو ماوەی ڕابردوو دەتوان بچن BCG-ەکە لێ دێن ئەمە چارەسەر دەکرێن. دواتر لە پلانی داهاتوودا ئەوەکانی تریش دەکەینەوە ئەوەی کە DPT و سۆریکە و پۆلیۆ ئەوەی ئیفلیج منداڵ هەموو بە جێرە خشتەکان بە قۆناغ دەیکەینەوە و بە شێوازێکە قەرەباڵغی دروست نەبێت. زۆر باشە. دکتۆر سامان ئەگەر بەڕێزت تەشریف بێنیتە ئێرە من هەموو شوێ لە کۆتایی بەرنامەکەمە پەیامێکمان هەیە. پەیامی من ئەم شەو ئەوەیە تکایە گوێ لەم پەیامەی کۆتایی کەسی یەکەمی بەرپرس لە تەندروستی هەمومان لە هەرێمی کوردستان بگرن و جێبەجێکەن. دکتۆر جان کامێرەکە بۆ تۆ ئەو کامێرەی بەرامبرد. زۆر سپاس هیوادارم هاوڵاتیان کە ئارامیان گرتووە و بە تەحمل و خۆراگر بوونە زیاتر خۆراگر بن لە ڕۆژانی داهات و زیاتر بتوانن لە ماڵەکانیان بمێننەوە پابند بن بە ڕێنمایە تەندروستەکان تا دەکرێت لە ماڵەوەنەیە دەرەوە تا دەکرێت بەرکەوتەی کەسی بەرامبەر مەبە چونکە ئێستا دەبێت ئێمە هەموو کەسێک بە گومان لێکراو دابنین بەرکەوتنی نازانین کە هەڵگری ڤایرۆسە یان نا دڵنیام لەوەی هاوڵاتیمان هەموو بەیەکەوە هەرێمی کوردستان دەپارێزێت و ئومێد دەکەین کە ئەمە لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەرەو کۆتایی بڕات ئینشاءالله هەرێمی کوردستان پارێزراو دەبێت لەو کارەساتە مرۆیی کە لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی ڕۆژەڵاتی ئاسیایی دەیبینین. ئینشاءالله هاوڵاتیانیش بە هەموو گیانێکی لێبوردەییەوە بۆ ئەم ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی
پێمان دەمان بەخشێت و بەردەوام دەبێت لەسەر پابندبوون بە ڕێنمایەکان هەموو لایەکتان تەندروست بن. فەرموو. زۆر سپاس.